بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی عزیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمانژێنێ، بە مسلمانی بمانمرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار ئەو بەرنامە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕس کاتن. خۆشەویستان، هەر لە دەرسی چوارەمدا دەبین. وابزانم لە هەڵقەی ڕابردوو هەڵەیەکیشم کرد، گوتم دەرسی سێیەم، چکە دەرسی سێم تەواو ببوو، ئەوە دەرسی چوارەمە کە لەسەر ئەمانەتە. لەم ڕۆژ لە هەڵقەی ئەم ڕۆژدا هەر لە خزمەت ئەمانەت پارێزیدا دەبین. لە ئاەتەکانی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە لە خزمەت سوورەتی نیسادا هەڵوەستەیەکمان کرد کە خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله یەئمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها. دوینە سەر ئاەتی دووەم لە سوورەتی الأنفال ئاەتی 27 خوای پەروەردگار دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. طبعا لێرانە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەمر بە ئیمانداران دەکاتن کە خیانەت لە خوا و پێغەمبەری خوا نەکەن. جا خیانەتکردن لە خوا و پێغەمبەری خوا گوتمان پێچەوانەی ئەمانەت چێ خیانەتە؟ خیانەتکردن لە خوا و لە پێغەمبەری خوا ئەوەیە کە ئینسان ئەو بەندایەتی و عەبدایەتی کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە داوای لێ کردوین بەڕێک و پێچی ئەنجامی نەدەین. ئەوجا خیانەتکردن لە خوا و پێغەمبەری خوا ئەوەیە کابرا کە ئیماندار بێ، خۆی بە ئیماندار بزانێ، بەڵام ببێتە مایەی ناشیرنکردنی دینی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە. خیانەت لە خوا و لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیە کە ئینسان بۆ دینی خوای پەروەردگار تێنەکۆشێتن، کۆشش نەکاتن. خیانەتکردن لە خوا و لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێ نەکردنی شەعائیری خوای پەروەردگارە بە شێوەیە کە پێغەمبەر کردوویەتی عەلەیهی سەڵات وسەلام. خیانەتکردن شێوازی زۆرن لە خوا و لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئینسان کەنجین بە خائین لە قەڵەم نادرێت لای خوا و لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە ئینسان مسلمانێکی ڕاستەقینە بێ، مسلمانێک بێتن بە مانای کەلیمە لە خزمەت خوا و پێغەمبەری خوادا بێتن. وەکە هاتۆتە ناو دینی خوای پەروەردگار و خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ادخلوا فی السلم کافە. دینداری و مسلمانێتیەکەی بە هەموو لایەنەکان و لە هەموو گۆشە و نیگاکاندا بێتە ناو ئەو ئیسلامە، نەک ئەوەی کە لەگەڵ حەز و ئارەزوەکانیدا دەگونجێ هەڵی گرێ و ئەوەی کە بۆ خۆشی وا تەسەوڕ دەکاتن لەگەڵ حەز و ئارەزوەکانیدا تێک دەگیرێ وازی لێبینێت. چونکە ئەو دینە خوای پەروەردگار بۆ فطرەتی سەلیمی ناردووە. واتە هەر کەسێک کە فطرەتی سەلیم بێ هەموو ئەمر و نەهیەکانی لەگەڵ دەگونجێن. بەڵام ئەوەی کە نەخۆش بێ تەماشا دەکات دەڵێ وەڵایە من ئەوە لەگەڵە من ناگونجێ، بە خۆی نەخۆشە. وەکو گوتم دینداری ڕاستەقینە لەگەڵ فطرەتی سەلیمی ئینسان تێک ناگیرێت. ئەوجا دەفەرمێ وتەخونوا ئەماناتیکم وئەنتم تعلمون. گوتمان ئەمانەت پارێزی شێوازی زۆرن، یعنی جا لێرە خوای پەروەردگار دەفەرمێ وتەخونوا ئەماناتیکم بە جەمع باسی کردووە. ئەو شتانەی کە لای ئێوە سپێردراون ئەمانەتن، خیانەتی لێ مەکەن، خیانەتی لێ مەکەن. و چاچیش دەزانن کە خیانەتکردن لە ئەمانەت هەم لە دنیا ئینسان پێی عەیبدار دەبێ و هەم لە دوا ڕۆژیدا پێی گونەهبار دەبێتن.
لسورة المؤمنون خواي پروردگار تبارك وتعالى فرمي والذين هم لأماناتهم وعهدهم راعون كوصف وعباد الرحمن دكا بندكاني خواي پروردگار دكا كومال صفت يشي ساچيان باز دكاتن يشك لو صفة جواناني بند صالحكاني خواي پروردگار اويا دفرمي والذين هم لأماناتهم وعهدهم راعون اوانيك أمانة باريزن وأوانيك عهد بيماني خويان جبزي دكن كلا درسي بينجم دين سر مسلي وعد بالين احتفاظ كردن بوعد بالين ووعد بالين نشكاندن كخالة شدي كمان دبي إن شاء الله تعالى بين سر كومالا فرموليش بيغمبري خوا عليه الصلاة والسلام لسر أمانة باريزي خوش بيستان أبو هريرة رضا ورحمة إخوائي لسربه بومان دجيريتوا دفرمي بيغمبر فرمي عليه الصلاة والسلام أدي الأمانة إلى من ائتمنك ولا تخن من خانك تماشكا توجيهاتي بيغمبر عليه الصلاة والسلام بو أهل إيمان وبو إيمي مسلمان زور قرين وزور مهمة وبتايبتيش خوش بيستاني خم پیغمبری خوا علیه الصلاة هندێک خەسڵەت هەن ئەگەر بۆ نمونە خیانەتی شت لێکرابێ نافەرمێت و خیانەت لەو بکە لە مقابلیدا بۆی کە ئەو بەها بەرزانە دە ئینسانی ئیمانداردا دائیمەن ڕەنگ بدەنەوە دائیمەن شریعەتی ئێمە دینی ئێمە لەگەڵەوەی کە کابرا زوڵمیشی لێکرابێ تەشجیعی کردووی کە عەفووی کەی کە لێبوردە بی کە بەبەزەیی بی دەفەرمێ ئەدی الئەمانەتە ئیلا مەن ئیئتەمەنەک ئەو کەسەی کە تۆی بە ئەمیندار داناوی ئەتۆ وەکو بڵێ ئەمیندار بە خیانەت مەکە لەو ئەمانەتەی کە لەکنی دێناوی جا ئەو ئەمانەتە وەکو لە دەرسی ڕابردوو باسمان کرد چێ ماڵ بێ بۆ نمونە کابرا ماڵت لەکن دادەنێ چێ قسە بێتن چکە جاری وایە قسە ئەمانەتە وە گەورەترین ئەمانەتیشە بەڵام جاری وا شێ کابرا دەبینی عەفوەن جاری وا دەبینی ماڵ و سەرەت و سامانێکە لە ماڵەوەی خۆی لەوانەیە پێی حەفظ نەکرێتن دینی تەسلیمی توی دەکات دەبێت و ئەمیندار بی و چاوت لێ نەبێتن و بزانی کە ئەمانەت پارێزی بەشێکە لە عیبادەت و لە خواپەرستی ئەو خەسڵەتە جوانانە دەبێ توێماندا مەوجود بن ئەو جار خاڵێک پێم خۆشە ئاگامان لێ بێتن جاری وایە دەبینی کاورە ئەمانەتێکت لەکن دادەنێتن ئەو پیاوە لەکن کەسی باس نەکردووە بەس خۆت و ئەو دەزانن کە ئەو ئەمانەتت لەلایە ئەو ئینسانە وەفات دەکاتن کە وەفاتی کرد نابێ مەسەلەن تو گوێ قوڵەخکەی بزانی داخوا وەڕەسەی ئەو پیاوەی خزم و کەسی ئەو پیاوەی دێن داوای ئەمانەتەکەی خۆیان دەکەنەوە یانەنا بەشێکی زۆری ئەمانەتەکان ئاوا دەفەوتێن کە تەماشە دەکا کەس باس ناکە ئەو پیاوە لەکن کەسی باس نەکردووە نەینووسیوە سیقە و متمانەی بە تۆ بووە لێی دەگەڕێ دەڵێ مادام ڕۆی کابرەوە دەزانێت لێپرسین و حەشت و حیساب نایەتن ئەلا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم نازانی کە ڕۆژێک دادێ ئەویش دەمرێت و بە ئەو کۆڵە گوناه و تاوانەی کە خیانەتی لە ئەمانەت کردو خوای گەورە محاسەبەی دەکات لە جیاتی پارە و پولت لێ وەربگرنەوە لەو ڕۆژەی هەرچی کە کردەوە عەمەلی ساڵحت هەیە لێت وەردەگرنەوە غەریب لەبەرەوە پێویستە کاتن ئینسان ئەو کەسێک کە ئەو زۆرە ئەمانەتانەی لان بە دوای خزم و کەسەکانی دابگەڕێ بە دوای کوڕەکانی بە دوای برای بە دوای خێزانی بە دوای کچی چێ دەمێنێتەوە کە وەڕەسەیەتی کاکە ئێوە ئاگادار نەبوون ئەو بابەی ئێوە ئەو ئەمانەتەی لای من بەجێ هێشت بوو لە لای منی دانابوو ئەو ئەمانەتەکە و بۆی کە من ئەستۆپاچی خۆم هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژیدا ئەوە بکەم ئەو جا دەفەرمێ وەلا تەخون من خانەک
ئینسان دائیمەن خۆشەویستانی خۆم ئەو بەها بەرزانە لە کاتێک دەردەکەون لە ئینساندا کاتێک کە ئینسان زوڵم و ستەمێکی لێ دەکرێت لە مقابلدا چۆن هەڵس و کەوت دەکات. یعنی کەسێک شەقازلەیەکت لێ دەدات دەتوانی شەقاسلەکەی لێ دێەوە، بەڵام کە عەفوت کرد ئەوە خەسڵەتێکی باشە. بەڵام هەندێک عەفوکردن زوڵم و ستەمن. یعنی بۆ نمونە کەسێکی لۆتی و پەرژینێکی قایم بێ شەلاتی و شەڕانجێزە هەرچی کە پێی دەگات تێی هەڵدەدا، ئەو جۆرە کەسانە ناکرێ عەفو بکرێن. یعنی ئەگەر وچ کابرای گوتی دوسێ جار دەستی بۆ شلکەیەوە دوسێ کەس حەقەوە بن دەستی بۆ شلکەنەوە ئەویش چاوی دەستچێتن ناتوانێتن ئەو خەڵکەی ئاوە جەزرە بەداتەوە و خەڵکەی ئاوە بەرشەقاندات. یان کابرا دەبینی سەرخۆشە سیارەی بە فولی لێ دەخوڕیتن ئاخر سرعەتی سیارەی خۆ لە کوڕەکەت دەدا خۆ لە کچەکەت دەدا منداڵەکەت دەکوژیتن ڕاست مەڵێ وەڵا بڵێن فڵان کەس پیاوی چاکەوە عەفوم کرد. عەفوکردنی ئەو ئینسانەی زوڵم و ستەمە دەیکەی لە دین حاڵی نەبوونە. ئەو کەسە دەبێ دیەیەکی قورسی لەسەردا بندرێ بۆی کە دەرز بێتن بۆ خۆی و با و باپیر و بۆ ئەوانەی کە لە دواشی دێن. ئاگاتان لەو خاڵانە هەبێ. بەڵام موسڵمانێک کە دەبینی مەسەلەن ئاگای لە هیچ نییە سەریع نییە قەزا و قەدەرێک لە دەستی ڕوودا و باشترین خەسڵەتەوە کە عەفوی کە ئەو جۆرە کەسەی دەبێ دائیمەن ئینسان بزانێت چێ عەفو دەکا و چێ سزا دەدات، لە چێ خۆش دەبێت تۆڵە لە چێ دەسێنیتەوە. ئەوجا لێرانە مەسەلەی خیانەت کە دەفەرمی وەلا تەخون مەن خانەک، خیانەت چونکە خەسڵەتێکی سلبیە. ئینسانی ئیماندار نابێ خائین بێ، حەقی خۆ دەتوانی وەرگریەوە، بەڵام هانا بۆ خیانەتکردن و خیانەت بازی مەبە. لە فەرمودەیەکی دیکەدا کە عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕیتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەربع ئیذا کن فیک فلا عەلەیک ما فاتەک من الدنیا. ئەو حەدیسە زۆر خۆشە خۆشەویستانی خۆ. دەفەرمێ چوار خەسڵەت هەن ئەگەر تێدا مەوجود بوون یا ڕەبی خۆی بمان کە کانگای خەسڵەتە چاکەکان ئەگەر دنیا هەموو دنیای دیکەت لە دەست چوو بێتن هیچ شتێکی دیکە لەو دنیایە پێت نەبەخشرا بێ ئەو چوار خەسڵەتە تێدا مەوجود بوون دەفەرمێ فەلا عەلەیک، ئەوکو بڵێ کە ئەنەما تو هیچ زەرەر و زیانێکت نەکردووە گەورەترین قازانجت کردووە. ئەو چوار خەسڵەتە چین؟ یەکەمیان صدق الحەدیث ڕاستگۆیی کە باسمان کرد یەکێکە لەو بەها بەرزانە، وحفظ الأمانة ئەوە کە دەرسەکەمانە ئەمانەت پارێزی، وحسن الخلق ئینسان ڕەوشت و ئەخلاقێکی بەرزی هەبێ ڕووخۆش بێ جنێو فرۆش نەبێ دائیمەن ڕووی بەزەردەخەنە بێ لەگەڵ خەڵک فیز و تەکەبوری نەبێ. ئەوان هەمووی لە بابی حسن الخلق خوای گەورە ئەو ئەخلاقە جوانەمان بە قسمت کا. لەبەرەندێش تەماشەکەن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وەصفی پێغەمبەرەکەی دەکا عەلەیهی سەڵات وسەلام بەیەکێک لەو خەسڵەتە هەرە جوانانە کە دەفێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەو خولوقی حەسەنە زۆر مهمە ئینسانی ئیماندار تێیدا مەوجود بێ. و عیفەت المەطعم وەکو بڵێ کە خواردنت حەڵاڵ بێتن، لەگەڵ خواردنت کە حەڵاڵ بێ وەچ کابرای گوتی تا ئێرەشی تێ نەکەی، حیسابی خۆت بکەی کە بە شێوەیەک معاملە لەگەڵ خواردن و خواردنەوە بکەی بۆی کە وەچ کوردەواری خۆمان دەڵێ بەشی هێز و قووەتت بکاتن و برسێتیەکەت بڕەوێنێتەوە بەڵام ئیسراف و زێدەڕۆیشی تێدا نەکەی. ئەو چوار خەسڵەتە دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ئەو چوار خەسڵەتەتان هەبوو ئەگەر هیچی دیکەتان نەبێ لەو دنیای ئەوە ئێوە براون. یعنی لە ڕووی خواردن و خواردنەوە چاوتە دەستی خەڵکی نەبێ. خوای گەورە هەندەی پێدابی و چکابرای گوتی کە جەم بۆ جەمە هێزاش کەس ئیکتیفا بە جەم بۆ جەمێ ناکات. هەر یەکێک لێمە لەوانەیە بە سێ چا مانگانی بەس ئەرزاق لە ماڵێدا نابیت
کەچی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەماشای دەکەی وا بۆ گە خواردنی زەمێکی بادەیگە خوا کەریمە بۆ زەمێکی دیکە هەر بالفعل خوش کەریمە خوای گەورە ڕازیقە یعنی لە فەرمودەیەکی تردا کە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قسەی بۆ دەکردین ئەعرابیەک هات بۆ لای زۆر جار باسی ئەو حەدیسەمان کردووە فەرمووی مەتە ساعە کەنجن ڕۆژی دوایی دادێ بەڵام ئەمە بە ئەوەی دیکەمان باز دەکرد کە دەفەرمێ ماذا ئەعدەدتە لەها ئەو حەدیسە شەڕ سەحیحە ئەوە شەڕ سەحیحە بەڵام ئەوە بە سیغەیەکی دیکەیە چونکە جاری وا هەیە برا شیرنەکانی خۆم وەڵامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ بابەتێکی بە چەند زۆر وەڵامی داوەتەوە لە گوێرەی ئەو ئینسانەی کە پرسیاری کردووە وەکو چۆن دەجێڕنەوە لە ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ڕۆژێک کابرایەک دادێ دێتن دەڵێ ئیمام کەسێک کە قەتڵی کرد بێ خوای گەورە تەوبەی لێ قبول دەکا فەرمووی بەڵێ کابرایەکی دیکە هات هەمان پرسیاری کرد فەرمووی ئەی خەلیفەی موسڵمانە کەسێک کە قەتڵێ بکاتن خوای گەورە تەوبەی لێ قبول دەکا فەرمووی نەخێر پێیان سەیر بوو ینی یەک پرسیار دوو وەڵام فەرموویانەی ئیمام سەڕی ئەو دوو جۆرە وەڵامەی چ بوو فەرمووی ئەوەی یەکەم کە هات قەتڵی کردبوو تووشی گوناهەکەی ببوو ئەگە بیڵێ تەوبەت قبول نابێ جاو جارێ دەستان لێ هەڵدەکا دەڵێ مادام تۆبەم قبول نابێ باوکی کابرای بۆتی هەرچی گۆتی لەل لەسەری دەم نە ئەوە دەبێ بالفعل تەوبەش قبولە دەبێ بڵێ بۆی کە کابرا تەوبە بکات و پەشیمان بێتەوە بەشکم خوای گەورە ئینشاڵڵا لێی خۆش بێت ئەدی ئەوەی دیکە بۆ گوتت تۆبەی قاتیلی قبول نیە خۆ ئەسڵەن تۆبەی قاتیلی قبولە گوتیەوە پێدەچوو لەگەڵ نەفەرێکی خصومەتێکی هەبێ ئەوەندەی وەچ کابرای گوتی لێ دەدڵی گرت بێتن هات بێتە سەرەوەی کە بیکوژیتن بەڵام لە ترسی خوای گەورە مەگە خوای گەورە تەوبەی قبول نەکات و لە ترسی جەهەنەم هات بوو فتواکەی لەمە وەربگرێگە بڵێن تەوبەی قبولە دەچوو دەیکوشت و تۆبەی دەکرد جاو جۆرە کەسانە دەی بزانی چۆن فتوایان بۆ دەدەی لێرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە لێی دەپرسێەوە عەرابیە دەفەرمێ مەتە الساعە قال إذا ضيعت الأمانة فانتظر الساعة تەماشەکەن یعنی ئێستا مە دەبی چاوەڕێی قیامەتێ بکەین بە جددیتم چاوەڕێی هاتنی ڕۆژی دوایی دەکەین چونکە ئێستانەکە ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێستا سەد تا سەد جێبەجێ بووە باشە دەفەرمێ گەر ئەمانەت زایە کرا چاوەڕێی قیامەت بکە کابرا پرسیار دەکا قالە کەیفە ئیضاعەتها ئەمانەت چۆن زایە دەکرێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة إمامي بخاري الرواية كردوه دەفەرمێ ئەگەر ئیشێک بە غەیری خۆی ڕاست پێردرا چاوەڕێی هاتنی ڕۆژی دوایی بکە دەفەرمێ ئێستا هەر لە پۆستی باڵاوە لە سەرۆکایەتیەکانەوە تەماشەکە هەتا مدیری دائیرەکان هەتا مدیری مەکتەبەکان هەتا نزانم چ هەمووی بۆتە واستە و واستەکاری پەرژینێکی قایم بێ لە خەڵکە باشەکەی چێ لە هەمان سەختە چیترە چێ لە هەمان درۆزنترە چێ لە هەمان خائینترە چێ لە هەمان دسترا هەتا ئەو هەبی خەڵکێکی ئەمین و دەستپاک لەوێ دانانێن ئەمن ناوی دایرە شتوالە نادەم برادێک بۆی جێڕامەوە گوتی من کاتی خۆی لە دایرەیەکم کردمیانە لە ژنەی مشتەڕەیات دەڵێ چووم هەندێک شتمان کڕی کابرای دوکاندار چکە فێر کرابوو وەسڵەکەی لە پێش دانا چوو لەو لای خۆی مەشغوڵ کرد پڕکەنەوە من بانگ کەتە بۆ کاکە وەرە وەسڵەکەمان بۆ پڕکەوە تیۆ لە پێش گوتم کاکە من ئەو جۆرە کەسەنیم وەرە بۆ خۆت چمان کڕیوە بەو سارەی کە کڕیومانە بۆم پڕکەوە ئەو وەسڵەی دەڵێ برمەوە لای مدیری تەماشای وەسڵەکەی کرد گوتی کاکە تو بەقەلک ئەو ئیشەی نایی فەوڕەن ئەمنی لادا چکە بۆ چکە وەسڵەکە ئەمن بۆ خۆم کاتێک کە لە ئیشوکاری ئیداریات و لە پەرلەمان و لەوانە بووم لەوانەیە دوسێ شاهیدیش هەن چوار تایەمان بۆ سیارەی پەرلەمان کڕین سیارەی خۆم ناهی پەرلەمان وەسڵەکەمان داوە سەرۆکایەتی پێی سەیر بگوتی بەوەندەتان کردوتمەتی ئاخر پارەی تایەکی حیساب بکە باخرە وەسڵانەی کە قەدیم بۆتان هاتوونەوە لەسەر ئەسڵی ئەو وەسڵانەوە بوو بەڵام ئەو تایانە ئەو سعرەکەیانە باشترین تایەشن ئەوانە بەڕاستی
ئەو فرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حیسابکە لەگەڵ ئێستاماندا دەدوێتن. خوا زیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالە عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە و ئەومان لێ بکاتن ئەمانەت پارێز بین تا دەرسێکی نوێ و بابەتێکی نوێ بەخوای پەروەردگارتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.